Regrettably, the Gambia has placed before the court an incomplete and misleading factual. ڕۆژنامەی تایمزی بریتانی وتارێکی ڕیچارد لوید باری لەبارەی ئامادەبوونی ئۆنگ سان سویچی سەرۆکوەزیرانی میانمار لە بەردەم دادگای لاهەی بڵاو کردەوە کە بۆ بەرگریکردن لە دۆسەی قڕکردنی کەمینە ڕۆهینگیا موسڵمانەکان لەلایەن سوپای وڵاتەکەیەوە ئامادە بووە. نووسەر لە وتارەکەیدا دەڵێت ئامادەبوونی سویچی لە بەردەمی دادگادا دانانە بە قەسابخانەی موسڵمانەکاندا بۆیە لە سەرەتادا دەنووسێت هەندێک هات هەیە کە هەواڵ لە چوارچێوەی وێنەدا ڕادەوەستێت. دەرکەوتنی ئۆنگ سان سۆیچی لە لاهای یەکێکە لەو چرکە ساتانە. لوید باری دەڵێت شتێکی نوێ و گەرموگوڕ لە وتە ساردە بەرنامە بۆ دانراوەکەی ناوبراودا نەبوو کە پێشکەشی بکات، بەڵام بیرخستنەوەی ئەو گۆڕانکاریە بوو کە بەسەر خۆی داهاتە بوو. ئامادەبوونی حاڵەتێکی درامی بوو چونکە ئەو کورسیەی ئەو لەسەری دانیشت بوو خراپترین جێگە بوو کە پێشتریش سەرکردە جیهانیەکان لەسەری دانیشت بوون کە سۆیچی پێشتر وەکو هێمای ئازایەتی و قوربانیدان و ئیرادا ناسێنرا بوو. پێشتر زۆر ئاسان بوو بیناسین ئەو کاتێک کە جەنگی لەگەڵ ژەنەراڵە سەرکوتکەرەکاندا ڕاگەیاندبوو کەچی ئێستا لە بری ئەوان و لە بەردەمی دادگادا بەرگری لە تاوانی ژەنەراڵەکان و هێزە چەکدارەکان دەکات. ئەوە ڕەت دەکاتەوە کە نەتەوەیەکگرتوەکان بە بەڵگەوە پێشکەشی کردووە کە حکوومەتەکەی بەرپرسە لە دڕندانەترین تاوانی قڕکردنی مرۆڤ. باری بڕوای وایەبوونی ناوبراو لە دادگادا پێویست نەبوو چونکە تۆمەتەکان لە دژی حکوومەتی میانمار بوو نەک کەسانێکی دیاریکراو. کەس لۆمەی ناوبراوی نەدەکرد گەر بەرگریەکەی بە تیمێکی شارەزای یاسایی نێودەوڵەتی بسپاردایە. نووسەر دەڵێت هەوڵی سۆیچی بۆ ئەوە نەبووە کە بتوانێت بەرگری لە تاوانەکانی سوپای میانمار بکات چونکە بەڵگەنامەیی و بەهێزن، بەڵکو ناوبراو ویستوێتی ئەو تاوانانە بە قڕکردنی بە کۆمەڵ ناو نەبرێت. ئەوەش بۆ ئەوەی تاوانەکە لە تایبەتمەندی دادگای لاهایەوە بگوازرێتەوە بۆ دادگاکانی سوپای وڵاتەکەی. باری لەبارەی بێتەسەڵاتی دەسەڵاتی مەدەنیەوە دەنووسێت بەپێی ئەو دەستوورەی کە ژەنەراڵەکانی پێشووی سوپا نووسیویانە. ئۆنگ سان سۆیچی پۆستێکی فەرمی لە لای سوپا نییە. سوپا فەرمانی لە لای فەرماندەی یەکەمی سوپا وەردەگرێ و جێبەجێی دەکاو. خاوەنی ڤیتۆیە لە دژی هەر هەموارکردنێکی دەستووری کە ئەگەر سۆیچی هەوڵی بۆ بدات. کەچی سۆیچی لە قۆناغی ڕابردوودا داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردبوو گوشار نەخەنە سەر سوپای وڵاتەکەی چونکە ئەو گوشارە نێوانی حکوومەتی مەدەنی و دەسەڵاتی سەربازی تێک دەدات. نووسەر لە کۆتاییدا دەڵێت ژەنەراڵەکان زۆر خۆشحاڵ دەبن بە بەرگریەکەی سۆیچی لە تاوانەکانیان لە کاتێکدا ئەوان جەنگی خۆتزیینەوەیان بۆ دەکرد. ئێستا ناوبراو تاوانەکان لەسەر ئەوان هەڵدەگرێ و دەیخاتە ئەستۆی خۆی. لە دوای دەرکەوتنی سۆیچی لە بەردەمی دادگای لاهایدا چەندین کەسایەتی و ڕێکخراوی جیهانی داوای لێسەنەوەی خەڵاتی ئاشتی نۆبڵ لە ناوبراو دەکەن هەروەکو چەند دەستگایەکی جیهانی خەڵاتەکەیان لێسەندەوە کە پێشتر پێیان بەخشی بوو.